سڵاوتان لێبێ بەڕێزان. کارەبا حکایەتێکی دوور و درێژ لە هەرێمی کوردستان، حکایەتێکی بێ کۆتایی تا ئێستا. هەندێک دەڵێن کێشەیەکی بێچارەسەرە، کێشەیەکە کەس ناتوانێت چارەسەری کە. تۆ بڵێ کەسێک هەبێ ئەم کێشەیە چارەسەر بکە و خاڵێک لە کۆتایی ئەو حکایەتە دابنێ و کۆتایی پێبێنێ. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە قەیرانی کەمی وزەی کارەبا لە هەرێمی کوردستان کە چەندین ساڵە گلەیی لە کەمی کارەبا دەکرێت. باس لە دوو لایەن دەکەین. لایەنی حکومی کە وەک هەندێک لە بەشداربووان دەڵێن حکوومەت کەم تەرخەمە بەرامبەر بە چاکسازی لە بواری وزەی کارەبا. هەندێک تر لە بەرامبەردا دەڵێن هاوڵاتیانن کە ناتوانن بە شێوەیەکی باش وزەی کارەبا بەکار بهێنن، واتە ئەوان کەم تەرخەمن لە بەکارهێنانی ئەم وزەیە. بەڕێزان لە پەیوەندەکانتانە دەتوانن باسی لێ بکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاتیێبنی سەرنجەکانی خۆتان بێرن لەسەر تەوری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. بڵێ یەکەم پەیوەندیمان دەشتی لە هەولێر. سڵاو لێبێ کاک دەشتی، فەرموو. زۆر سپاس دەکەم کاک دەشتی. کێشەی کارەبا کاکشوان لە هەرێمی کوردستان وەبەوەی دەبینین لە ڕاگەیاندنەکانەوە لایەنی پەیوەندیداریش و ڕوونکردنەوەیان هەبووەوە گلەی هاوڵاتیانیش لە کارەبا پێم وایە بۆتە باسخواستێکی زەروور لە ئێستادا. من هۆکارەکان بەوەرگلا دەجێڕمەوە لایەنی بەکارهێنەر و لایەنی پەیوەندیدار کەویش وەزارەتی کارەبا لە حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە هەنگاوی باش نراوە، بەڵام وەکو دەستگرتنێک بۆ ئەوەی کە بەردەوام بین و بەردەوام کارەبا لە ماڵەکاندا هەبێ دەبێ هاوڵاتیان ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکەن، ئەویش بەکارهێنانی کەمترین وزە. بۆ نمونە من زۆر جاری ترش گوتومە پێشووتر لە مالێکدا ڕەنگە 5-6 گلۆپە بوو بێ لە سەر تاپەیان ماڵە، بەڵام ئێستا کە لە گورسە زیاتر لە 10 گلۆپ بەکاردێت. بۆیە گلۆپ کاتێک کە پێویستە بەکار بێتن بەداخەوە تاکو ئێستاکە هۆشداریەک و ڕۆشنبیریەکی تاونەوە لە ناو بەکارهێنەرانی کارەبا بۆی بتوانین سوودی زیاتری لێوەرگرین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ کاک دەشتی لە هەولێر. بەڵێ بەڕێزان، خواستی بەکارهێنانی کارەبا بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان دەبێت ساڵانە بە ڕێژەی لە 3 بۆ 5 زیاد بکات، بەڵام لە هەرێمی کوردستاندا دیارە ساڵانە ئەو ڕێژەیە لە 13 بۆ لە 115 زیاد دەکات. کێشە و گرفتەکانی کارەباش لە هەرێمی کوردستان وەک هەمومان دەزانین تا ئێستا بەردەوامە لە گەڕەکەکانی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان، دیارە لە راپۆرتێکی ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان داهاتووە ئەگەر حکوومەت ماوەی 3 ساڵ لە بودجێ گشتی هەرێمی کوردستان ڕێژەی تەنها لە 101 بۆ وێزگەی بەرەمێنانی کارەبا دابین بکات، ئەوە لە ماوەی 3 ساڵی داهاتوودا کێشەی کارەبا چارەسەر دەکرێت. دیارە ئەم راپۆرتەکە لە بەردەستماندایە کە تایبەتە بە ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان پێش چەند ڕۆژێک بڵاو کرایەوە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە. ئێوە دەتوان قسە لەسەر ئەو راپۆرتەشکەن و لەسەر وردەکاری راپۆرتەکە ئەگەر زانێرەکانتان لەبێ. بڵێ فاخیر لە هەولێر. سڵاو لێبێ کاک فاخیر، فەرموو. باشکاشوان زۆر سپاس دەکەم کاکە دەسۆشەوە بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس کاک فاخیر. کاشوان لە مۆزەی کارەبا. بەڵێ کاکە وەڵی کاک فاخیر گوێمان لێتە. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچین لای مارکس لە هەولێر. سڵاو لێبێ، فەرموو. بەڵێ کاک مارکس، زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێزان، دیارە من لە پەیوەندەکانی چەند ڕۆژێک لەوەی بەری ئەو دەربارەی تەوەری کارەبا لە زیاد بەکارهێنان لە کێشەکە دەکەوتە سەر هاوڵاتیانن بەسەڵات ئەمن ئاماژەم بۆەوە کرد کێشەی کارەبا وەکو مەسەلەی سەرەتانی لێهاتیە کە تاکو ئێستاکە چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. بەڵێ لەبەر ئەوەی حکوومەت بە تایبەتی برێن دەسەڵات نەک حکوومەت، کە حکوومەت بوونی نییە، لەبەرەوەی دەسەڵات برێن بە کوردی ئەو دوو حزبە تاکو ئێستاکە بەرنامە و پلانیان نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا. دوو هۆکاری ئەوە دەجێڕنەوە کە هاوڵاتیان کارەبا زیاد بەکاردێنن. هاوڕێ برایان بەڕێزان، هاوڵاتیان خۆی ئەگەر بەکاری بێنن کارەبا هەتا ئێوارێک تەلەڤیزیۆنە کسە لازەیەک یان زەمینەیەکیان هەیە. بەڵام ئەمن وەرە لەو هەولێرەی بۆ دەست نیشان دەکەم
مارە بەرپرس هەیە خانوەکی سێقاتی لەسەر 450 مەتری دروست کردێ سێقاتە 36 سبلیتی لێبەستاوە چەند پەلەوەرێکی بەخێو کردیە سبلیتی بۆ داناون 2 سەجی ئەمریکی هەیە سبلیتی بۆ داناوە سەرەڕای چەندین شتی دیکەش ئایا ئەوە کێشەکە دەکەوێتە سەر هاوڵاتیان کە زیادە ڕۆی لە کارەبا دەکەنیان بەرپرسەکانن بەڵێ دووش ئەگەر حکومت بەرنامەی هەبیتن بۆ کێشەی کارەبا و چارە سەرکردنی ئەو بجەزە بەلاعی کە لە بەردەست حکوومەتدایە تەخشان و پەشان دەکە وەکو ئەوەی دەبینین لە ئاخر کۆتایی دەستگرنی دەسەڵات سەرۆکی پەرلەمان بە کەیفی خۆی پارە تەوزیع دەکا بەسەر کارمەندەکانی پەرلەمان وەلایەت کە سەرۆکی حکوومەت کۆمەڵێک دەمانچە دەکڕی بۆ بەرپرسەکانی پۆلیسی ئەولا ئەو پارە زیادەی کە لەو شتە ناپێویستیانە خەرز دەکرێت با ئێمە کۆی کەینەوە بەرنمەیەک بۆ دانێن کە کارەبایەکەی پێچارە سەر بکەین بەڵام لەبەر حکوومەت بەرنامەی نییە نانەوێت کێشەی خەڵک چارە بەڵە زۆر سپاس بۆ خوێندەکە سپاس بۆ مارکس لە هەولێر بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک چەندین تێبینیمان بۆتەوە دیارە زۆرینەی تێبینەکان بە شێوەی گاڵتە ئامێز نووسراون هیوادارین چەندانی کەم خوێنینەوە دیارە هۆڤین بەدرخان دەڵێت ئەی ئاگات لێ نییە لە 2010ەوە کێشەکە چارەسەر کراوەروەها بیڤان بورهان دەڵێت ئەوەندەی دەزانم کە هەر وزە و قەیرانەکان ڕوو لە زیادبوونن ئارێز ئەکبونورا دەرێت بووە بە حکایەتی مێش ئەم ساڵ تا ساڵێکی تر چارەسەر دەکرێت و سامان مستەفا دەڵێت خوا بیبڕێت کارەبا خۆ کارەبا کوا هەیە لە هەرێمی کوردستان ئەمە کییە چارەسەری دەکات بەڕای من شتێکی خەیاڵیە وەک خۆی دەڵێت بەڵێ هێمن لە سلێمانی سڵاو لەبێ کاکێ من فەرموو زۆر سپاس دەکەم کاکێ من بەڕێزان ئەو برادەرەی پێشوە باسی سیستمی کردوتی سیستم نیە لە وڵاتەیە بەڵێ بەنەزاری چۆنە من حەزەکەم خۆم بناسێنم من هێ من سەرایم لە گەڕێکی کارزە و شکۆ بقسە نەگەڵەکەم بەڵێ بەڕێجان کاگە خۆ کێشەی سیستم نییە لە وڵاتەیە کێشەکە ئەوەیە ئێستا ئێمە چەند محەقەیەکمان هەیە بڵێ لە پارێزیەکانی هەرێمی کوردستانە ئەوەی چەند تۆماڵ و محەقەیەکی تر هەیە وازانم لە هەولێر بڵێ ئێمە کێشەکە بەوە چارەسەر نابێ بۆ نمونە ئەبێ محەقەی کە ئێستا ئەوانە بەگاز ئیجەکەن بڵێ ئەبێ بە بەردەوامی تەنکەری گاز لە چۆنەڵی سەرە ببەستێ بەڵام ئێمە ئەبێ کارێکی وا بکەین چۆنەڵێ ئێستا لە ئەوروپا تەمەن لە وڵاتە ئەوروپیەکان کارەبا لە ڕێگەی وزەی باوەیە یان لە ڕێگەی وزەی ئەتۆمەوەیە چۆن لە ئێران ئێستا 24 ساعت کارەبا هەیە خۆ وێزگانە هیچی بە هین ئیش ناکەن بڵێ بە گاز بۆیە باس لەوە هۆی دابینەکردنی سوتەمەنی وەزارەتی سامانە سروشتەکان بۆ وێزگەکان هۆکارێک بوو بۆ کەمی کارەبا نا کێشەوە نییە کە تۆ باسی ئەوە هەواڵێک بوو کە لە ڕێگەندەکانەوە باس کرا بەڵێ نازای چۆنە ئەو هەڵایەکی ئەلامی بوو بەڕێ جار باس چۆنە ئەوە زۆرتر معارەزە بۆی کێشەکان قوڵکاتەوە من ئەڵێم تۆ سیستم بۆ واکرێ بۆ بوونە تۆ ئەو برادری پێشو کە ئەڵێ سیستم نێکان کە خۆ سیستم بۆ ناکرێت تۆ بچی تۆ بڵێ وەڵایی تۆ مەحەقەی گاز داهێنێ کاکە تۆ لە بڕێکا گاز ئەبڕێ یعنی نەک ئەوەی ئێستا ئێمەش لە ماڵەوەدانی هەندێک جار تۆ سەیرەکە نەوتمان ئەبڕێ خۆمە پەیوەندی بۆ نییە کابرا فەقیریان دەوڵەمەندە بڵێ بەڵام کێشەکەوەیە بۆ نمونە ئێمە سیستمێکی چۆن ئەڵێ پلانێکی تردانە پلانەکەەوە بێ تەمەنیان لە ڕێگەی باوە بێیان لە ڕێگای هینەوە بێ بڵێ ئەتۆمەوە بێ بەڵام داخۆ لە وڵاتی بە شتانێ بەس هیوادارم بکرێ زۆر سپاس بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ شێرزاد لە هەولێر سڵاو لێ بێ فەرموو ئەو کاتت باش کاکسۆرە زۆر سپاس دەکەم کاک شێرزاد دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ کاک شێرزاد ئەگە دوور کەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە یاخۆ دەنگەکەی کەسکەی باشتر وایە لە تەلەفۆنەکە گوێم لێ بگری باشتر گوێمانێت بێ فەرموو بەڵێ کاکسۆران بەنسبەت کارەبای بەڵێ حکوومەت بەرنامەی دانا بەستا ئێستا حکوومەتەکە کویانی بەرنامەکەی تەسبیق ناکە نازانین برێکەوە کە کێشەکە لەوەی برادری تازەکە پێش ئێستا کەوتی یەک لەسەر سوتەمەنی ئەگەر مشکلەی سوتەمەنی بێتەمە بە خۆمان لە دوو بەعرینە بەڵێ برێگەر نیازی سوتەمەنی بڵێ سوتەمەنیمان هەیە بەس برین تەرخان ناکەن دیارە تەرخان ناکە بەس ئەگەر ساڵانە ئەگەر حیساب بکەین ئەو بجێ لە بۆ کارەبای دادرێتن لە بۆ چ دادرێتە
مەبەستت ئەوەیە کاک شێزاد پەنابردنە بەر سوتەمەنی بۆ خۆگەرمکردنەوە بە تایبەتی لە وەرزی زستان ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە وزەی کارەبا واتە کەمی سوتەمەنی لە زستان وا دەکات کە کارەبا زیاتر بەکاربهێنرێ بۆ خۆگەرمکردنەوە ئەمە هۆکارە؟ والله كان سورة تبرين عالم ام زيادة زيتم كهرباء بستانا زيادة بكاد النك بهاوينا عالم زستانا لجوريا يعني حتى نفس اشتوالش او نابتا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک شێزاد لە هەولێر هیوادارم لە پەیوەندەکانتانە بۆ ئەوەی دەنگی تەلەڤیزیۆنەکە بەرز نەکەن یاخود لە تەلەڤیزیۆنەکە و گوێ لە دەنگی ئێمە نەگرن بۆ ئەوەی بتوانین باشتر لە ڕێگەی تەلەفۆنەوە قسە لەگەڵ یەکتری بکەین چونکە دەنگەکە بەباشی نایەت بۆ لای من بەڵێ کاک عەلی لە سلێمانی سڵاو لێبێ کاک عەلی فەرموو گەوارە باش زۆر سپاس دەکەم کاک عەلی کاشوان من وەک کارمەندێکی داری کارەبا من تقریبا 35 ساڵە کرێکارم داری کارەبا بەڵێ و معلوماتێکی باشمێ لەسەر کارەبا کە کرێکارم باوەڕکە هەمووی ئەگەرێتەوە بۆ خراپی خەڵک یعنی باڕاستی لۆدەکە لە ئەقلانیە باوەڕکە کاشوان چوومەتە ماڵ کەڵەمپیدەرم داوە لە کێبڵی ماڵان مالێکی احتیاجی باوەڕکە 40 ئەمپێر کارەبای هەبووە کە سعاتەکەی خۆی 40 ئەمپێرە باشە کاک عەلی جەنابەت کارمەندی ئەم سەعاتی زیرەک و ئەمانەی کە بەکاردێن ئەم ئامێرانە ئەمانە نەیانتوانیوە کە ئەم کێشەیە کەمکەنەوە یان هەندێک گەڕەک هەیە تا ئێستا بۆی نەکراوە بۆیە بەو شێوەیە لۆدی لەسەر خۆتەڵێ معلوماتی بە لەحزەیەکی کەم بەڵێ فەرموو سعاتی زیرەکەەوە سعاتی زیر تا ئێستا بەرنامەکەی تەطبیق نەکراوە ئەینی سعاتی جارانە بەڵێ کاکشوان ئەوەی کە خەڵک ئەزانێ لەوانەیە جەناب نەزانێت و خەڵکی تری نەزانێت ئەو سعاتی زیرەکە تا ئێستا کە دانراوە وەکو سعاتی ئەتیادی جاران کارەبا سەرفەکات و هیچ معلوماتێکی نییە بڕی ئەمە کە زیای سەرف کرد ئایا بکوژێتەوە ئایا دایرە معلوماتی ماڵە زیاد سەرفەکە بەڵام کاک عەلی کەواتە ڕاستەکە من ئەو زانیاریانەم لا نییە وەکو شتی تەکنیکی کارەبا بەڵام بەرامبەر بە کاک عەلی زۆر بەکوردی بەرامبەر بە ئەوەی کە جەناب دەڵی نازانن کە ئەم ماڵە زیا لە ڕادە بەکارهێنن بەڵام بەرامبەر بۆ ئەزارەی کە ئەمان چەندێ بەکارهێنن بۆیە غەرامە وەرەگیرە لە ماڵەکان ئەوە چۆن ئەزانرێ ئەگەر وایە کاکشوان ئەگەر ئەو بەرنامەی سعاتزیرە تەطبیق بکرێت مەرحەلەکانی تری تەطبیق بکرێت باخەڵکی وێنێ من کرێکارم با معلوماتم هەیە ئەگەر بەرنامەی تەطبیق بکرێت ئەو خەڵکە خەڵک ئەگەر خوانەخواتە بە مخالفیش لەسەر ساعاتەکە بیبا ئەو بەرنامەیەت ئەڵێ ئەم ماڵە ئەوە نەی سەرف کردو بە ئێستا ئەگەر خوانەخوازەکە دزیش لێ بکە ئەو ساعاتە معلومات نادێت کاکشوان بۆ معلومات واتە زانینی ڕادەی بەکارهێنانی کارەبا لە ماڵێکدا بە شێوەی غەرامە ئەوەی غەرامە دەکرێت کەسێک زیاتر بەکاربێنێ غەرامی زیاترە ئەوە چۆن نەزانرێ ئەوە سعاتی زیرەگەر بەرنامەکانی تەطبیق بکرێت بێک بەژێ بەرنامە هەیە بەرنامەیەکەمی دانانی سعاتەکەی بەرنامی دووهەمی ئەوەی کە معلوماتم هەیە بەناوی کۆمپیوتەرەکەی هێشتا ئەو بەرنامانە تەطبیق نەکراوە کە تۆ معلوماتەکە بڵێ ئەم ماڵە ئەوەی کاربا سەرف کردووە زیاد ڕۆی بەرنامەکان هێشتا نهاتۆ تەطبیق نەکراوە سعاتە زیرەکە هەر بەناو زیرەکە لێرە ئێنا هەر سعاتەکانی جارانە کاکشوان بەڵێ کەواتە نەهاتوە سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بۆ پێوەندەکەت بەڵێ حاجی ئەحمەد لە چوارقورنا سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو کاتۆ باش زۆر سپاس دەکەم بەنسبەت کارەباکە کە ئەمە نازمەوە 20 ساڵە 20 ساڵ هەنی 20 ساڵ عمرێکی دوور درێژە ئێمە مناڵ بووین ئێستاوە پێگەیشتون بووین بە حاجی نازانسی تا ئێستا کارەبا هەنی نیازم چۆنە نییە هەیە نییە ئیتر نازم باسی سوتەمەنیەکەن یعنی زۆر عیبە بۆ زۆر ئەوێ سوتەمەنی نییە کە ئێمە سەیرەکەی لە هەولێر هەتا تاران ئەوە تڕێلە وەستاوە لە سلێمانی تا تاران تڕێلە وەستاوە ئەڵێ سوتەمەنی نییە ئەو هەموو سوتەمەنیە بۆ سوێر ڕاتوەڵێ وێزگەکانمان هیچ ناکەن لە بێ سوتەمەنیە یعنی حەت باو قسە نەکەن ڕقم بڵێن شتاوە هاتڵ بووە مهندس نییە یعنی شتێکی وا بڵێن باشترە یعنی مەڵێن سوتەمەنی نییە یعنی ئەو سوتەمەنی بۆ چێ هەموو دراوسەکانمان دەوڵەتەکانمان سوتەمەنی لێمە وەرەگرن بە بۆڕیا ڕوا بۆ تورکیا بە بۆڕیا ڕوا بۆ وڵاتانە خێرە ئێستا لە وڵاتی ئێمە لە وڵاتە سوتەمەنیە زۆرە بە هەل لە کوردستان خۆشیان ئەینووسن لە تەلەڤیزیۆن ئەڵێن سوتەم بڵێن بنزین یاخود سوتەمەنی یاخود گاز لە کوردستان ڕۆژی 450,000 بەرمیل ڕوا ئای باشە 450 بەرمیل ڕوا ئەی باشە با 5,000 بەرمیلی بۆ ئێمە بێ بۆ ئەو خەڵکە بۆ ئەو سوتەمەنیە بێ کاوان باسەکەن بەنسبەت مۆلیدەکان کە بەیانیان لە خەڵک ئێمە دەواممان هەیە ئیشمانەیە تاریکە چاو نابینێ نازان چۆن شتە دۆزینەوە لای شحن پێکەین لای تەکا کوژێتەوە ینی سەرمان لێشێەوە بڕاتەوی ناتوانین ینی بچیت ڕێستاشی ناتوانین چۆن بەدەوام ینی بەڕاستی ینی
زۆر شتێکی ناخۆشە زۆر شتێکی خراپە زۆر شتێکی عیبە ینی 20 ساڵ بێ کارەبا نییە 20 ساڵ درێژە زۆر ئەمرێکی بوو درێژە بڵێ سوتەمەنی نییە کە ئێمە وڵاتێکی پڕ سوتەمەنیشی زۆر سپاسانەکەم زۆر سپاس سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سادق لە زاخۆ سڵاو لەبێ کاک سادق فەرموو بله مرحبا برا زۆر سپاس دەکەم كاكا بەڵێ کاک سادق كاكا خدي عندك مالا شازة سفلتي انا اتش ميزانية راتين والله مسؤولة في رمضان معملة واصلية انا بمقابلة واصل معملة مليشكا بمقابلة واصل كهرباء اكا والله كهرباء بوشة بەڵێ خدي حقي سلاجة من وتلفزيون من وشيست وبنش زال هيك هاتين بلي بەڵێ حقي سلاجة وتلفزيون وقلوبك خدي وكلا شيست وبنش زال هاتين عندك شازده امبيل شازده سبريتي كهرباء تش خدي باور بك تش ميزانية راتين ليش كهرباء كيرا حكومتك ديجا بس في رنگي كيرا مناط بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ کاک سادق لە زاخۆ زۆر سپاس دەکەین بەڵێ شەهێن دووری دەڵێت کەمی وزەی کارەبا قەیران نییە بەڵکو هەندێک خەڵکی کوردستان بەخۆیان قەیرانن دیارە مەبەستی کەمتەرخەمی هاوڵاتیانە بەرامبەر بەکارهێنانی کارەبا ساری فەریق دەڵێت وڵاتی دەڵێت وڵی کارەباش پێمان ڕادەبێرێت 5 دقە هەیە 5 دقە نییە هەروەها تێبینی چوچ و سویت ئەمە ناوەکەی وای دەڵێت لە هیچ باشترە هەروەها حەمە شەقلاوی دەڵێت کارەبا ئەگەر لە ساڵی 2020 تا چاک بکرێ ئەوە باشە هەروەها کاروان هەڵەبجەی دەڵێت جا کارەبا ماوە بۆ ئێوە باسی بکەن بەڵێ بیلالمان لەگەڵ دایرە سلێمانیەوە سڵاو لەبێ کاک بیلال فەرموو ئەم کاتە باش کاشمانگیان زۆر سپاس کاک بیلال دەستخۆی تەوارەکە لیەکەم زۆر سپاس دەکەم والله ئەم تەوارەی دەنابێت زۆر هەڵەگرێت یعنی بە بەرنامەیەک و دوان دڵا ناکەم تەوا بێت چکە کێشەکارە منە زۆرە خەلەکە منە درێژخایەنە بڕوا ناکەم بە تێز بەرنامەش بۆتەیە بە هەر حاڵ کاک شوانگیانەی هەموو کەسێک ئاشکرایە کە حکوومەت بەرهەمهێنەرە هاوڵاتیان بەکار بەرە يعني من عاداتين دي لما هي بيس دانا صالة وهي بيس يجاك دانا صالة اما يعني بعقلي ام خلقاتي امرنا بعيد كهرباء شافي ام صرنا صاليك ام كابينيك معقولة بلين منا وثمانية معقولة بلي تو كاكا جاولات وزوبك يعني حي عالمها خلق اكاتيفيتي بكهرباء هبيت زيادة بقى زي بويتو غرامي بويتو كذا روجا بحكومتك كيف تستقل كيف لكاكا جاي كهرباء زوبك كارينن نايب كاريبين كاكا لو وڵاتان اوروبا كهرباء كايسر جوريا كواني خوي دا اجيسي خوي اكوجيتو برنامج بودانا لتاو تشي لتاو كجرانه كاكا جراني كان لسلمان بابي 2 ساعات هذه او قاعد خلص خوي مزبوره كم بكار بين نبيت يا سامي وكو مالياته وكو في داي مالياته الشوط او في حتى كهرباء الرئيسيه تو الكهرباء الرئيسيه هذا مستكان دا اجيسي زي ما بلاشه اما او ما اويت كهرباء كبي 2 ساعات بقينا ده واش كاكا حكم دا باغراين دو اوروبا بلا لا ترافيك انا جات من راسي براسي يعني عيبه بحكمتك او تاع بتجك دانا صاله هي بلا والله غاز ما اللي برجال ما نهمين نوتا براسي يعني تو قولتي مشكله جنجي اساس شيء ياريه يعيد يقول لك كابلا ساعات وانا شو هلا سبوا سي ياري كهرباء رئيسي ديك وجن مودش والله كان اجنس اي سيتشيك يعني جن انا يبدا سما كهرباء كشني انا ما قوي بوجه بلا سپاس بۆ کاک بیلال هەر لە سلێمانی کاک سامانمان لەگەڵ دای سڵاو لەبێ کاک سامان فەرموو ئەم کاتە باش بەبان زۆر سپاس دەکەم کاک سامان زۆر سپاس وڵای بەنسبەت کارەباوانە ینی کێشەیەکە بدێنە دوێ گەورە و بچووک هەمووی قسەی لەسەرەکە چونکەوەکو کێشەکە ئەوە نییە بەس سەبارەت بە مناڵ بێ یان و گەورە بێ بچووک بێ من کە کارەبا بڕێ مناڵەکان زیاتر بێت تا گەورەکان چونکە اینجا وەزارەتی پیشەسازی وزا کارەبا لەگەڵ وەزارەتی سامانە فروشتیەکانە ئەبێ پەیوەندیەکی زۆر تونند و تۆڵ هەبێ لەگەڵیانە بەڵام بەداخەوە پەیوەندیەکی ئەمان هەر ئاگایان لە خەبەری یەکتری نییە ینی کە کارەکان بەبێ ئاگایی یەک کارەکان بۆ نمونە لە بەڕێبەراتی سامانە فروشتیەکان لە ڕێی بایعەکانەوانەیە کە 2 وەرەقەی نەوت درابوو بە خەڵک وەریان گرتوەوە 1 وەرەقەی نەوتیانم ڕۆیاوەتەوە بە خەڵک واتە جارێکی تر سوتەمەنیان کەم کردووە لە ناو ماڵەکانە کە تۆ سوتەمەنی و کەم کردووە لە ناو ماڵەکانە کێشەی کارەبا جارێکە دروستە بێت و خەڵک پەنابێتەوە بۆ هیتر پێت وایە کاک سامان پێت وایە ئەوەی کە باز دەکرێت ئەو لۆدەی لەسەر هێڵەکانی کارەبا هەیە لەسەر وزەی کارەبا هەیە زیادکردنی سوتەمەنی چارەسەرە بۆ ئەوەی لۆد نەمێنێ ڕێژەیەکی باش
فعلا من لە ناو ماڵەکەمان لە باتیەوە کاتە یەک زۆپایشکە لە 2 ژوورما 2 زۆپا دانێم 3 زۆپا دانێم و تۆ کە سوتەمەنی و نەبوو مەجبوری ئەو کارە بکەیت. ئەنجام من خۆم مامۆستام باوەڕ کە بوونی کێشەی کارەبا و نەبوونی کارەبا و هەروە بێتوانێت نەبوونی سوتەمەنی وەکو پێویست لە ناو خەڵکا کە حکومەت بۆ کارێکە بۆ بەرزکردنەوەی نرخەوە تا ئەمڕۆ کردوێتی بە 180,000 نا لەبەر و یەک وەرەقەی نەوتی ئاوتۆ بە خەڵک کە 2 وەرەقەی نەوت یا بوو بە خەڵک لی زیاد بوو لە بازاڕای فرۆش نەوت بوو بە 90,000 دینار بەرمیرێکی. ئەم کێشەیە لە ناو تەلەبەیە لە ناو نیە جیلەکە دەرکەوتووە لەبەرەوەی یەک ماڵ لە ژوورێکە یەک ژوور گەرمەکات هەموو خێزانی بە یەکەوە نووسانوە سیرەکەی ئەو مناڵە چکە ژووری وەکو پێویست بۆ گەرم ناکرێت و جیابێتەوە باوەڕکە بە تەواوەتی تربیەتی گۆڕاوە. سپاس بۆ پەیوەندەکەت کاری کردو. زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک سامان لە سلێمانی. بەڵێ بەرەزان دوێنێ بەشێک لە خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی نزیک بازاری لەنگە لە هەولێر خۆپیشاندانێکیان ساز کرد یاخود گربوونەوەیەکیان ساز کرد لەسەر شەقامەکان بۆ ئەوەی کە کارەبا یاخود وزەی کارەبا بۆیان زیاد بکرێت کە وەک خۆیان دەیانوت ئەوان لە تاقیکردنەوەیان هەبوو بەڵام بەهۆی نەبوونی کارەباوە نەیان دەتوانی خوێندنی خۆیان بە شێوەیەکی باش بکەن. دەر ئەمە دوێنێشەوە بوو لە هەولێر لە نزیک بازاری لەنگە لەوێ. بەڵێ باوکی دوعا لە شێخان سڵاو لێ بێفەر بوو. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە دەچینە لای کاک ئەحمەد. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەر بوو. ئێوار باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. کاکشوان جارێک دیدیم داخواز لە تۆ کردی هەر بابەتە کاکەریەکێک لە وەزارەتێک لە هەر متعلقی بوزارەتێک بۆ کارە بێ پێویست بی ئێکش لایەت وەزارەتی حاضر بە دل و گازندێت مواهاولاتە گەهان دبایێ ئەتوژی بەرنامەجیت بێژی و شارین و ئەمجد ساڵت کرد هەر بێ فەیدەیە ئللا هەر کەسێک هەر لای هەر ئەکەر هەبتن داخواست بکە حاضر بن لە ستۆدیۆیە و دا مناقەشەی بکن هەر وەکی برادەی گوندەکە 5 سپلێت و 6 سپلێت و 7 سپلێتەنە هەندێکژی سەلاجە و مجەمیدە و گڵۆپ و تەلەڤیزیۆن هەنا بەرەوەی 45,000 دێن و زۆر سپلێتین 20,000 30,000 دێن بەس ئەم داخوازامەوە هەر بابەتێک یەک لە وەزارەتی حاضر مدیر عام بێت وەزیر بێت وەکیل وەزیر بێت جوانترە گازندێت ملەتی دەگەهینتە دەبێت وەزارەت نزانتن ڕئیس وەزارە نزانتن وەزیری کارەبا نزانتن دەبێت ڕێژ ئەقلیم نزانتن چونکە ئێستاشی زۆستانە هەر ماڵێکی هیتەرە داشۆلی دکانە ینی ئەوژی قوسووری هەیە و بەس کارەبامەژی لاوازە پێویستە حکومەت گازێ تەوفیر بکرد گازێ زەحف کردن و ئیزگا بدنە شۆلی و زۆر مەمنونش برافە. زۆر سپاس دەکەم. بەڵێ باوکی زۆر سپاس دەکەم. بەڵێ باوکی ئەلەند لە ڕانیە. سڵاو لێ بێ باوکی ئەلەند فەر بوو. کاکە و کاکەت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. چاوەکەم زۆر سپاس. کاکەجان بەنسبەت ئەم خەیرانی کارەبایەوە بەڕاستی وزەی کارەبا ئێستا دیاردەیەکی زۆر نازانم ینی دیاردەیەکی زۆر سەیرە بەلامەوە لە وڵاتەدا هیچ کارەبایەک بەو شێوەیە کارەبا نابینم وەکو پێویست بێ بە خەڵک. بەڵێ بەڕاستی زانی چۆنە برای بەڕێزم کارەبا و کۆمەڵی خزمەتگوزاری ئەمە خزمەتگوزاری سەرەتایین لە هەموو وڵاتێکە لە هەموو شوێنێکە فەرزە لەسەر حکوومەت واجبە لەسەر ئەو لایەنانی کە بەرپرسن و هەر بە دایرەی کارەباوە هەر بە حکوومەتەوە هەر بە لایەنەکانەوە کە بەڕاستی ئەمە دابین کرێ بۆ خەڵکی ئەو نازانم ئێستا ئەمە زۆر کاتەیە من شەوان داهانیشم بە دیار بەرنامەیەکەوە یان داهانیشم بە دیار یاریەکەوە ئەبینم سیرەکەم لە نیوەی یاریەکە یان لە نیوەی بەرنامەکە یان کە شتەکە ناتوانین بۆ شوێ سەیریکەین کە ئیسفادی لێ باوکی ئەلەنسا کارەباتان هەیە؟ وڵای ئێستا کارەبامان هەیە بەڵام نازانم ینی ئەلحەمدولیلا قەترەیەکە باش بووە ینی وەکو نییە جاران بەڵام کارەبامان زۆر خراپ بوو بەڵام هیوادارم حکوومەت بەڕاستی ئاوڕێک بداتەوە لەو خەڵکە بەڕاستی و خەڵکەش چیتر عنی بەڕاستی وەکو زوو نەماوە ئێستا کاکە هەموو شتێک پێشکەوتووە ساڵانیان و باران نییە و ئەوە نییە ئێستا خۆلەخوا بەرجابێ ئەلحەمدولیلا باران هەیە و لەوانەیە کۆمەڵێک ئەجزە و کۆمەڵەشتی باشیش هەبێ هیوادارم حکوومەت ئاوڕێکی جدی لەو خەڵکە بداتەوە بۆی کە بەڕاستی هیچی ترم قەیرانە بەو شێوەیە نەڕوات من زۆر سپاسی بەرنامەکەی بەڕێزی دەکەم و من هیچ شتێکم نەماوە و دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆ باوکی ئەلەند لە ڕانیە لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد هەورامی دەڵێت چارەسەر ناکرێت بەڵای من شتێکی خەیاڵیە سۆرانی دەڵێت ئەوە 2012 لە باتی باشترین خراپتر بووە باوەڕ ناکەم چاک بێروەها حەمەد حاتەم دەڵێت کارەبا زیانە بەڵام خەڵکی کوردستان مانای نازانێت هەزاران ماڵ کارەبایان دزیوە ئەمە تێبینی حەمەد حاتەم بوو وچانێک و دێنە وەلاتان
بەڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بورهان گەڵاڵی دەڵێت هەر کاتێک کەرکووک ڕای سەر هەرێمی کوردستان کارەباش چارەسەر دەکرێت. بەڵێ سەعدوڵڵا لە چەمچەماڵ سڵاو لەبێ کاک سەعدوڵڵا فەرموو. هەلو کاتۆ باش. زۆر سپاس دەکەم. باشی بەڕێزی. زۆر سپاس فەرموو. تەوەرەکەتان پێ وا بێ لەسەر کارەبایەوە نییە؟ بەڵێ. وەکو کارەبا من وەکو یەکەمیشت من خۆم ئۆپۆزیسیۆنم نەوشیروە مستەفا بەقەدەر من گۆڕان نییە و پێوانە بەقەدەر من گۆڕان بێت. باشە کاک سەڵاو با لە تەورەکە دەبێت کە بەڵێ فەرموو. من ئەگەر مەجارم بدەن فێ بکەم. بەڵێ فەرموو. یەکەم شت کارەبا خەتای جەماوەت خۆیەتی. بەڵێ. خەتای خەڵکە. قەناعەت و بڕات ببێ ماڵی وا هەیە کێبڵەکەی ماڵەوەی کە لە بۆرتەکەەوە تێت بۆ خەتی ڕێیسی تۆ لە پشتی سەعاتەوە بەستێتی لە پشتی سەعاتەوە ئەتوانم بە بەڵگەوە دام و دەستگای حکومەت دەرمەسەری ئەنی ئەوەم لەلایە چوومەتە ماڵی ئەمە لە چەمچەماڵ کاک سەعدوڵڵا بەڵێ لە چەمچەماڵ بەڵێ 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 ئەنی ئەو خەتە ڕێیسی نییە کە دێت بۆ تەوزیعی ناو ماڵەکە ئەچێ بۆ بۆرتەکە بۆ سنوقەکە کە دێ بۆ سەر سەعاتەکە لە سەعاتەکە ئاچێتەوە تەوزیعی ناو ماڵەکان ئەو خەتەی لە پشتی سەعاتەوە بەستووە ئەو خەتەی لە پشتی سەعاتەوە بەستووە ئایا ئەمە حکومەت چی بکە من ناڵێم حکومەت گەندەڵ نییە حکومەت گەندەڵە بەڵام ئەمە دەسەڵاتی حکومەت نییە تۆ من ئاچم بە کاشیدان پۆشیوە بە گەزدان پۆشیوە بە سەددان پۆشیوە ئەمە لەکوێوە ئایا سەعاتی زیرەکە و نازانم چییە هیچ کارێک لەوە ناکە هیچ کارێک لەوە ناکە لەگەڵەوە سێرگی ماڵی وا هەیە 5 ویتەری لێدا وەڵاهی چوومەتە ماڵی واوە وەڵاهی 5 ویتەرم بینیوە 6 ویتەرم بینیوە ئیشی کردووە من ماڵەکەی خۆم کە خانێکی گەورە و زەخم و گرانم هەیە بەڵات بەم حەزیەکەی یەک وەفتی کارەباکانی پێشانەدەم تایزاگە 2000 بۆ هاتێتەوە 1750 بۆ هاتەوە 1500 بۆ هاتەوە ماباژێ بۆڵەکە کاکە 100,000 بۆ هاتەوە 50,000 بۆ هاتەوە کاکە تۆ مەکینەی دەڕاستی پێڵەشیت ماڵی وایە گاواستی ناوتەنگیەوە یعنی ئەمە بەڕاستی تاوان لە حکومەت نییە بەتەنها تاوان لە حکومەت نییە تاوان لە خۆشمانە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هاوکار لە سلێمانی سڵاو لەبێ کاک هاوکار فەرموو. زۆر سپاس کاک هاوکار. وەڵای بەنسبەت منەوەڵێم هیچ خەتای خەڵک نییە من جا بەکارێنم لە ماڵات سەقر زیاتر کاربان بۆیەتەوە بەڵێ بەڵام تا حکومەت نەتوانێت لە 20 ساڵ کارەبات سەرخانکە بۆ خەڵکە لە هەموو ئەوروپا بەکار دەتوانم بیکەم بەکار من جا بەکارێنم وحدەیە و کاتە بێ بە وحدە من دەتوانم وحدێ بکرم زیاتر بەکاربێنم زیاتر سەرفەکەم. بەڵێ هیوادارم ئەوەم پەیوەندیانێک سۆرەگین ئەو خەڵکەوە نەبێ خەتای خەڵکان. بەڵێ جا بەکاربێنم چاو جوان نیە حکومەت پێ کارەباماتە جا بەکاربێنم زیات پارەم بۆیەتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هاوکار لە سلێمانی بەڵێ باوکی دوعا لە کەلەکچی سڵاو لەبێ فەرموو. ئێوارە باش زۆر سپاس باوکی دوعا. دەستخۆشین و تەوەرە دەکەین تەوەرەکی زۆر خۆشەوە سپاس دەکەم. بەس ئایا سەری چەند ساڵە ئێمە کە پێشمەرگە بووین لە شاخ و لاوە خۆ بەبێ پارەی ئیشمان دەکرد هیچ پارە لەناو نەبوو بۆیە سەری 20 ئامان ڕێگەریمانە یانی ئێمە لە چێ بکەین ئێستا غێرەی لە حکومەدا بکەین داگیستان لە ماڵەوە داناگیستێنێ. بەڵێ ئیتر سپاس بۆ تەوەرەکەتان. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ حاجی لە سلێمانی سڵاو لەبێ فەرموو. کاک شوان سڵاو لێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک حاجی. ئەزای چۆنە مەسەلەی کارەبا کێشەی کارەبا ئەتوانی بڵێ دووسێ لایەنێکیان حکومەت بە تاکید کە تەرخەمە لەگەڵی چونکە لە ڕاستی کێشەی کارەبا لە هەموو دنیاگە تۆ سەیری بکەی هەروە شتێکی ئاسان نییە شتێکی قورسە بەڵام خۆی لە هەموو وڵاتێ وایە کارەبا بە دوو کارەیە یا بێ کارواوی بێ یا بێ کارەبا ئەتۆم بێ ئەوان چەند مۆریدێکی گەوریان داناوە و حەچی ئەو شتێکە ئەو گاز و باڵێ نەوتی کە تایە سووتێن بەڕاستی و گاز و نەوتەش خۆ سەرمایەتی زۆری ئەم وڵاتەیە و بەبێ حساب و کتابەکردی پیایە و کە زازانێت چۆن نییە ئەمە لایەکۆ زیان لە خەڵقین لایەکی تریشەوە حکومت ڕاز ناکە لەگەڵ هاوڵاتی خۆی چونکە حکومت بەو شێوە ناتوانێت کارەبا دابیکە حکومت حەقە بە هاوڵاتی بڵێ کاکە ئێمە وڵاتێکین حەسارێکی زۆرمان لەسەر بۆ تایسە نەماتوانیوە ئەبێ ڕێگە چارەی تر بدۆزنەوە
بس باشترين ذاك شارع بري من بحكمة أمر يجحد أي شوية كأملاتي مغازي زورة هنا عفو غازي زورة توانن غاز كنفسو تمني بو أمس شوار محافظة يا بو يخلى بكاري بين بو أو قرم كردن وبو خو قرم كردنوا أنجا كمي نوتي خراب نوتي بوغان نوتي أي كيت الزوفا وسيرة كي كابران ناوي لما راديني لبلهم شو غازية ومن على كاني بي أمري يعني ناتوانا دايني بانا وتكشفين وتخرافة براسي خلوا بكاري نالي بالتأكيد يعني تعاون وتعاوى بزور بيخلوا ناري بكاري بيني جاء كان خلقيش بالتأكيد زيارية كاربايا بالتأكيد خلقي زيارية كاو بەڵام زۆتری خەتاکە حکومەت هەنگاوی بۆ نانێ. بەڵێ کاک حاجی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ڕووناکخان لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام ڕووناکخان. تاکی براکەم. زۆر سپاس دەکەم. وەڵای تر ئەوە 20 ساڵە ئێمە چاڕوانی کارەبان هەر ئەڵێن زارێ حکومەت ساوایە ئێستاوە هەموو شتێک لێ بۆ تەوانێت لە وڵاتان بەحیاتی خەڵک نەوت ناسووتێنێ ئێستا ئێمە لێرە ئەگە نەوتەکەش تەوزیعەکان خەڵک کارەبا ناسووتێنێ بەس خەڵک کە نەوتی نەبێ مەجبورە کارەبا بسووتێنێ ئەی چی بکات؟ بەڵێ خەڵک ناتوانێت 180,000 بابە بەرمیلێنەوت ئەوەگە تەوزیعی نەوت بکات وەڵی ساڵی سێ بەرمیل نەوت بابە خەڵکیش کارەبا بەکار ناهێنێ ئەوان نەوتەکە ئەنێرن بۆ خوانی فرۆش دەکەنە گیرفانی خۆیانەوە بەڵام داوا لە خەڵکەکان خەڵک کارەبا نەسووتێنێ وەڵا خەڵک مەجبورە بیشی سووتێنێ چۆن نایسووتێنێ ئەگە نەیسووتێنێ ڕەقە بێتەوە. بەڵێ سپاس بۆ نەبێ کارەبا نەوت بکڕێ و کارەبا نەسووتێنێ و ئەی چی بکات؟ بەڵێ سپاس بۆ ڕووناکخان لە سلێمانی. شاه و فەرهاد دەڵێت سڵاو هەر کاتێ هەردوو حزبی دەسەڵاتدار کۆمپانیای کارەبایان دروست کرد ئەو کاتە کێشەی کارەبا باش دەبێتەوە. شاکر ئەبستراک دەڵێ پێم وایە وەکو جاران کێشەکە وەکو خۆی نەماوە بەڵێ دیدار لە هەولێر. سڵاوی بفەرموو. بەڵێ کاک دیدار. دەستخۆشی بەرنامەکە دەکەم تەوەرکی زۆر جوانە. زۆر سپاس دەکەم. بەڕاستی کێشەی کارەبا لە کوردستان کێشەیەکی سیاسیە. ئەگەم بێت و خلالی 22 سالان کارەبا سانەکردن مەڕای من ئەگەر ئەحمەد ئیسماعیل لە ئەو کارەبای بە حیاتی بەو شێوەش باشتر نەدەبوو. یعنی پێم وایە دەستێکی باڵای هەبوو لە چاکردنی یعنی کەمکردنەوەی ڕێژەی کەمی بێکارەبای لە کوردستان و ئەگەر هاتوو بیکەینە دوو تەوەرێ ینی تەوەرێکی دەکەوێتەوە سەر خەڵکی مەسەنەکە زۆری سەر دەکە کارەباکەکان دەستەوە لۆری لەسەر دەبین بەڵام بەڕای من کە کەمی کارەبا بەشە زۆرەکەی دەکەیتە لایەنی حکوومەت کە حکوومەتێکی گەورەگران ناتوانێتن کێشەی کارەبا بە خلالی 20 ساڵی سەرکە پێم وایە ئەمە بە کێشێکی سیاسیە چونکە ئەگەر بێت و وەکو ڕۆکی موبایل سێری بکرێتن کارەبا ئێستا بەو شێوە نەدەبوو نەوان بیان توانی مەسەڵ سیستەمەکی پێشکەوتی وەکو کۆڕەک یان وەکو ئاساسێ لە نیزامی کارەبا بەکاربێنن ئەو کارەبایش بەو شێوەیە خەڵک سەرفین دەکات خەڵکیش چاوی لەوەیە کە وەکو حکوومەت شتەکان تەنزیمکاتنەوە وەی کە خەڵک برێ کارەبا سەر ناکەن مارێ وەکو خێرێک بە حکوومەت بکات بۆیە دەبێت شتەکان بە قانون و بە سیستەم سەکەینە بە هەر بە درشت. سپاس بۆ بەرنامەکەش سپاس. زۆر سپاس دەکەم. بەڵێ سەرکەوت لە سلێمانی سڵاوی بێ کاک سەرکەوت فەرموو. ئەم کاتۆ باش. زۆر سپاس کاک سەرکەوت. کاک شمانجیان کێشەی کارەبا کۆتایی نایە بەس بڕوات بێت مەسەلە میشتێ نییە هیچ لایەنێک نین بەس خواوە گەی لێ خەڵکای خەڵکە وەرە من ماڵ چووم سێ سبلێتی هەرچێکی داگستانەوە ڕاستە حکومەت لەوە چێ تاوانی هەبێ مناڵین بۆ حکومەت پاڕێنەوە بەس قەناعەتی بێ خەڵکەکە داوەنی حکومەت تاوان بارە ماڵی وا هەیە کە کارەبای مۆلی دەکەیتەوە خێرا ڕاکان شتەکانە بچێنێتەوە کە ڕئیسێکە ژێتەوە ئیتر زۆر بە بێزەمیری و بێویژدانانە هەرچی گڵۆبی هەیە داگرتنە کاکە با ئێمە لە خۆمانە چاک بکەین ئەنجاوە ڕخنە لە حکومەت بگرین حکومەت کارەبامان بۆ دابینەکە جادە هەر جنێوەین خەڵکە فێری ئەم جنێوە بۆ نازانم ئیتر گرتوێتی بەدەمێەوە خووە لەگەڕ ڕێزم هەمومان توانەوە وەرە بزانە بگەڕێ کە زۆڵی کارەبا بە تەسلیمیکە بۆ بەخوا منی چانی بسڵکا خۆردیم خەڵک بە پێ نەڵێ دڵکا خۆرگای من پیاوی حکومەت دیم هیچ نیم کابراایکی کاسبم بەس خوا وەکیل خەڵک پارەی کارەباکەش ناپا زەلام هەیە لەو بازاڕە چۆن خوا لە پارەی کارەبا ناپا ێ باشە حکومەت چی بکات با خەڵکی شۆزێ بەخۆیان بچێتەوە کە کارەبای مۆلیدەکە بۆ سەری من ڕاکە پارەکەی بۆ بە هەر نامەیەکی بۆ نێڕە پارەی مۆلیدەکە بێنە ڕاکە خێرا دەبە پارەی حکومەتیش بەرێ با ئێمە خۆمان چاکەین ئەوتە ڕەقنەش لە حکومەت بگرین وایە زۆر سپاس بۆ بەرنامەکە و دەستخۆشی لێکم زۆر سپاس دەکەم. بەڵێ ئارام لە ناوچەی سۆران سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو. ئەلۆ سەلام. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک ئارام. برا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. سەبارەت بەو قەیرانە
أو حكومتها مقصرة هم هاولاسي بله برا ماڵی وایە باوەڕکانێ چاوی دەکرد 10 گڵۆب لە دەرەوە بێژ دایسێ بله 10 گڵۆب ینی بێژ دایسێ یا مەسەلەن حکوومەتیش هەستاوە هەر ماڵی سەعاتێکی بۆ دانەوە سەعاتەکەی بۆ دانەوە مەسەلەن ناوە تقریبا 4-5 مانگە دەڵێن پارەی کارەبا دێ پارەی کارەباش کە دێ یەک دێ بۆ سەر 6 مانگ یەک دێ دەڵێن کاکە 100,000 ماڵی وایە فەقیرە 100,000 نییە بدا یان بێن مانگانە پڵەکەی وەرگرن یا ساعتەکەی لێکەنەوە ئەگەر لێکەنەوە باشترە بله وەرێ حکوومەتش ئەوەیە حکوومەتش کەمتەر خەمە بله زۆر کەمتەر خەمە ئەوە لە کابینەی نازانم لە کابینەی 2006 یان 2007 کوتی ساعت 2008 کارەبا چا دەبێت 2008 کارەبا چانە بووکتی 2009 چا دەبێت 2009 چانەوە 2012 باوەڕکانێ دوو کابینەی دەکەس بڕۆن کارەبا چا نابێت بله سپاس بۆ پێ دەکەت برا دەستخۆش زۆر سپاس بۆ کاک ئارام لە سۆران بڵێ جەمال شەریف دەڵێت لە وڵاتی ئێمەدا پلان و استراتیژ نییە ئەگینا شوورەیە بۆ حکوومەتێک بە بودجەیەکی زەبەلاحەوە نەتوانێت کارەبا وەک پێویست دابین بکات بڵێ شکر لە بەردەڕەش سڵاو لێ بێ کاک شکر بەڵێ دەکەم زۆر سپاس دەکەم کاک شکر وەرە و وەرەکەش بەحسی کارەبایە بەڵێ بەس من بەحسی خۆمان دەکەم کە ئێمە يعني مجموعەیەکین گەلێک مەغدور بگین لە بریکاری خواردن بریکاری خواردنەکان ئەوە 15 ساڵە ئەمە ئەو ئەرزاقەوە تاقەکەینە سەر جەماوەر و سەر عالم بەڵێ هەتا ئیستەکانە نا 15 ساڵە عەقدیان لەگەڵ ماگرێتە نەبینە ڕسمی یعنی پارچە عەقدێکیان هێنا داگەڕەوە 15 ساڵش ئەمە ئەو ئەرزاقەوە دەکەین هەر لەسەر حسابی بەرایە 50 دیناری بۆ ئاردەکە حساب دەکەن 90 دیناریش بۆ بریکاری خواردنەکە حتی دەخۆکی شەکر و برنج و پشتانە بەڵێ یعنی پانزین بە 20 فلزبی ئێمە هەر 50 دینار تا ئیستەکانە ئەو دەزە داوا لە زەرابتان دەکەین بەکی ئەو بۆوان بلونکەن بۆ لاینی پەیوەندیدار بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ جەبار لە سلێمانی سڵاو لێ بێ کاک جەبار بەڵێ دارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچینە سەر سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دلێر فاروق دەڵێت هێشتا ساواین بە گەورەترین با گەورە بین یا مەبەستی ئەوەیە دەڵێت اینجا چاک دەکرێت بەڵام دەڵێت ئینشاءڵڵا خوای لەگەڵ بێت ساڵی 2100 تەواوی کوردستان کێشەی کارەبای نامێنێ وەها ڕێبەردووری دەڵێت بەڕای من وزەی کارەبا قەیران نییە بەڵکو بەڕای من خەڵکی کوردستان نازانن بەکاری بهێنن بەرزان ئەبوو گۆران دەڵێت کاکە کارەبا لە جێگای نەوت غاز هەتا دوایی بەکار دەهێنرێت و دەڵێت قەت چاک نابێت هەروەها بڕیار خامۆش ناوی بەرپرسێکی ناو دەڵێت ئەو توێت یەگە ساڵی 2008 کارەبا چارەسەر نەکرێت ئەوە بە 24 ساعت ئەم حکوومەتە دەبێت نازە مەبەستەکەی چیە دیارە مەبەستی ئەوەیە شکست هێنێت ئەگەر وەک خۆی بڵێت بەرگار خامۆش بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە جەبارمان لەگەڵدایە لە سلێمانی بەڵێ کاک جەبار کاک جەبار لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچنە لای مەریوان لە کەلار سڵاو لێ بێ کاک مەریوان فەرموو سڵاوەتی کاکشوان زۆر سپاس دەکەم کاک مەریوان ئەو کاتت باش زۆر سپاس دەکەم کاکشوان ئەوان یعنی وەگوێرەی ئەوەی کە تۆتەمان خەڵک کارەبا سەرف نەکات ئەی باش ئەگەر خەڵک کارەبا سەرف نەکات بە چی بژیە یعنی حکومەت خۆی ئەو هەموو نەوتە ئەکات بەو دیوە ئەیفرۆشیە سەرفی ناکە بۆ ئەم ملەتە چاوەڕێن یعنی ئەگەر ملەت کارەبا سەرف نەکا ئەی باشە وە چی بژێ بە مۆلیدە گیزەری شەکات ئەی باش ئەگەر ماڵی هیتەرێ دەمنەدا ئەی باشە نەوت لەکوێ بێرە بیکاتە سۆبە و ئیشی پێ بکە زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دوا پەیوەندیمان کاک زاهیر لە سلێمانی بەڵێ کاک زاهیر فەرموو بەڵێ کاک زاهیر زۆر سپاس دەکەم کاک زاهیر چاوی منی کاکە گیان بە نسبەتەوە ڕەکەتانەوە زۆر سپاسانەکەم بەڵێ فەرموو کاکە گیان بە نسبەت کارەباوە خەڵی خەتای خەڵکە بەڵێ هیچ ناگەڕێتەوە بۆ حکوومەت چونکە ئەو خەڵکە نازانێت چۆنی سوودێنێ من گوێم لە خوشکێک بوو ئەیوت ئەگەر نەوت نەبێ نەوت هەیە و کارەبایژە بەو شێوەیە ئەمڕۆ
تەماشاکەی محاویلەکە ئەمەنە بەکارێنن محاویلەکە خۆی چەندێک بۆ چەندێک ئەبێت بەڵێ گوێ لە براتە من خۆم معلوماتێکم سەر کارەبا هەیە بەڵێ ئەچەند شتی زۆر تێەکەن بەجارێشتی ینی گوێی لێ نییە لەو دێ سەعاتەوە ڕای کێشاوە یا لە کێبڵەکەەوە ڕای کێشاوە یا کارەبایکی جیاوازی ڕای کێشاوە بە جۆرێک وایان لێ کردووە محاویلەکە تەحمل ناکە من خۆم لە فیانەی کارەبام ڕۆژانە چەنەها حتا کێبڵەکە توێتەوە باوەڕم پێ بکە خۆم لە فیانەی پارکی ئازادیم لەو کانیسپیکایە تەماشاکەی تیز کێبڵەکە بە کاملی ئەتوێتەوە یعنی ئێستا ڕەنگە خۆیان ئاگادار بن. بەڵێ کاک زاهر ئەمانە خۆتەڵی کارمەندی لە دایری کارەبا ئەمانە چۆن چارەسەرەکەن چۆن بزانێت خەڵکانێک هەن کە بەو شێوەیە کارەبا بەکارهێنن من ناڵێم خەتایی حکومەتی تیان بەسمەوە چۆن بزانێت کە ئەمانە بەکارهێنن بەو شێوەیە چۆن ئەزانرێ ئاوە چۆن کەش بکرێت بە کوردێکی بەڵێ یعنی چێ ئەوان کە چۆن بەکارێنن بەڵێ چۆن بزانرێت کەسانێک هەن واتە چۆن ئەمانە کەشف بکرێن کە بەو شێوەیە کارەبا بەکارهێنن کەشف بکرێت نییە کاکە ئەو خەڵکە تەماشاکەی نایزانی چۆنە خۆ تۆ نە ماڵ و ماڵاگەڕێی بەڵێ تۆ کرێ ماڵ و ماڵوزنیە بگێڕی تەماشاکە ئەمڕۆ هەڵ کەس عەسابەیەکە بۆ خۆی بەڕاستی بەڵێ یعنی ئێمە ڕۆژانە خەڵکی تەسەر سیانەکەمان بەڵێ یعنی یە تەسەر سیانەکەمان ئەڵێ یعنی حەقی خۆیانێت ئەو نازانێ یە دەڵێ وەڵا فڵان محل لە سوودایە کاکە ئەخە تۆ لەولاتەوە شتی بزیا بە خۆت بەکارێنەوە لەولاترتەوە یعنی کارێکیان کردو بەڕاستی نازانی ینی خو من ناڵێم خەتای حکومەت خەتای بەرپرسی تیانە خەتای حکومەتی تایە حکومەت ئەتوانێت کارێ بکە ڤۆڵتێکی سیا و بێنێت بەڵێ سپاس بۆ پێیەکەت محاولەی مساعیدی بۆ دابنێ ئەتوانێت سپاس بۆ کاک زاهر لە سلێمانی کە دوا پەیوەندیمان بوو دیارە ئەو تێبینی بڕیار خامۆش لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک دەڵێت ناوی بەرپرسێکی ناو دەڵێت وتویەتی لە ساڵی 2010 ئەگە کارەبا چارەسەر نەبێ ئەوە بە 24 ساعت ئەم حکوومەتە شار بەدەر دەکرێت سازان تاقانە دەڵێت هەتا ماوین دەبێت بە دەستی کەمی کارەباوە بناڵێنین و پێشم وانە قەت چارەسەر بکرێت ژاری ئەحمەد دەڵێت پاس سڵاوێکی گەرم زانیان خۆیان پێیان چارەسەر ناکرێت وەزیری کارەبایان یا بە لایەنێکی سیاسی کە دەکرێت ینی هەمووان دەزانین بەڵام ئەو وای نووسیوە کە تێبینی ژاری ئەحمەد بوو وەکو خۆی خوێنمەوە سبێنێ بەردەوام دەبین لەگەڵتان بەڕێزان ئەرشاد و بەختەوەر بن.